گوتوبیج جبو انجامدانا جوینا پارلمان کردستان دریجی هیا و سروک فراکسیونان جی هویا زورینا سروک پارلمان دکن داکو بریارا داویه لسر دم و جه جوینا پارلمان بدتن. فراکسیونا گوران جی دبیجه هگر رندن جوینا پارلمان لحولی را پایتخت ورا لدار خستن اف دکارن دروی حولی ریجی و کمبونه انجام بدن. سروکی فراکسیونەکانی تر بەدەر لەو فراکسیۆنێک کە دەیەوێت بە بەنایاسایی گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمانە بکرێ ئەگەر نیسابی یاسایی تەواو ببێ هەوڵ بدرێ بۆ ئەنجامدانی جەلسەیەکی پەرلەمان چ لە هەولێر بێت چ لە دەرەوەی هەولێر چکە پەپەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان لە دەرەوەی هەولێریش ڕێگە پێدراوە. فراکسیۆنا پارتی لە پارلمانا کوردستانی جی گوت لە دەروەی رازیبوونا سەرکردایەتیا عالیین سیاسی هەر بریارێک ji bo karakirina parlemanê bête dayîn ser nagire. هیچ کاتێکی سەرۆکی فراکسیۆنەکان ناتوانن پەرلەمان کارا بکەنەوە تەنیا بە ئیتیفاقی سیاسی ئەتوانرێت پەرلەمانی کوردستان کارا ببێتەوە. ئەو ئیمزا کۆکردنەوەکان بەڕێی من هیچ دەورێکی نابێت چونکە ئەو ئیمزا کۆکردنەوەانە لەسەر ئەساسی پەرلەمانتارانە بۆی پەرلەمانتارانیش دوجار دەبێ بگەڕێنەوە بۆ مەرجعی خۆیان کە حیزبەکانە. ji bilê firaksiyona partî hemû firaksiyonên parlemanê di nehada bizavê dikin rêjeya yasayî ji bo encama kombûnê peyda bikin da ku bikarin vê civînê li dar bixin û têda behsa piskirêk, krîz û rewşa xirab a jiyana welatiyan bikin. هێشتا لە گفتوگۆیان و چاوەڕوانی سەرۆکی پەرلەمان ئەکرێکە بێتەوە بۆی کە لەگەڵ ئەویشا گفتوگۆ بکرێت لەسەر شێوازی کاراکردنەوەی پەرلەمان و لە ڕاپرسیەوە دەستی پێکردووە هەتاوەکو تاوتوێکردنی ڕەهەندە یاساییەکان و ڕەهەندە سیاسیەکان و ڕەهەندەکانی تر بۆی کە ئەو هەڵمەتەکە ئەکرێ هەڵمەتێکی مەدروست بێ. دانزدەی تەشینا ئێکم ئا ساڵا بهوری هێزەکە ئاسایش لە زالگەها پردێ رێن نەدا یوسف محەممەد سەرۆکێ پارلمانا کوردستانی بچە هەولێرێ و ji vê demê heyanha parleman hatiye ji kar êxistin û çi civînek nehatiye lidarxistin.